وڵا جا نازانم چۆن دەری ببڕم ئەوەندە دڵم خۆشە ئەوەندە دڵم خۆشە وازانە هەموو دنیا هی منە لەبەرەوەی ئەمە دەرگایەکە بۆ خێزانی ئۆتیزم ئەمە دەرگایەکە بۆ مناڵی ئۆتیزم ئەنجا بەڕاستی دوو مانگە ماندووبوونێکی زۆرمان لەگەڵای کێشاون کە ئەمڕۆ ئەو بەرهەمەم بینی هەرتاوە دڵخۆشم هیوادارم هەموو خەڵکانێ هیوادارم بەعام یعنی هاوڵاتیان جیهان گشتی بەو چاوە سەیری ئەم مناڵانەکەن کە ئەم مناڵانە فێری شدا بن ئەم مناڵانە بەرەو پێشەچن ئەم مناڵانە ئەگەر کەسێ بێ دەستیان بگرێت بەهرەی باشیان تایە بەڕاستی ئەم چالاشیانە هۆکارێکی باشە بۆ ئەوەی کە ئەم منداڵانە دووبارە وەکو منداڵی ئاسایی تێکەڵی ئەم چالاشیانە بنەوە و هەنگاوێکی گرنگە 100% ئەمە هۆکارە چونکە لەبەرویستە کۆمەڵی دایک و باوک هاتوون کە سێری مناڵەکەی منەکەن ئەویش چۆنڵێ ئەوە وزەیەکە بۆ خۆی کە ئەوەی تر لەوە مەویست نابێت کە مناڵەکەی فێری هیچ نابێت لەبەرەوەی ئۆتیزم فێری هەموو شتێکە بێت ئەوەندە دڵخۆشم نازانم چۆن تعبیرە دڵخۆشیەکەم کەم